مسلمانانی غەزە کە غەزە بخۆتانزان کەرتێکە لە فەڵەستین بەشێکە ئەوەی کە خەباتی لەسەر دەکەن هەر هەمان ئامانجەکاتی خۆی ئێمە خەباتمان بۆ دەکرد کە بریتێ لە چی؟ بۆ دەستێنانی ئازادی لە خاکی خۆدا ئازاد بوون و سەربەست بوون و وەستانەوە دژی زوڵم و ستەم و داگیرکاری و زەوتکاری. بۆیە ئێمەش کە ئێستا مسلمانان لە غەزە دەبینین ئەوانیش هاودەردی ئێمەن. ئێمە گەر لە خۆمان نەگۆڕین ئێمە وەکو میلەتی کورد لە هەموو کە زیاتر چاکتر دەزانین تامی مەزڵومیەت چۆنە، تامی مەزڵومیەتمان زۆر چێشتووە، ئێمە تامی داگیرکاریمان زۆر چێشتووە. جاری دیکەش باسمان کردووە بەرپرسانی ئەم وڵاتە لە بەرامبەر ئەو ستەمەی کە لە مسلمانانی فەلەستین و بە تایبەتی غەزە دەکرێت بێدەنگن، ئەوە خاڵێکی بێهێزە، بیان و پاساوەکەی هەرچیەک بێت پێتانوانە بێ بەوە جوولەکە لێتان ڕازی دەبێت، بەوان دەڵێم پێتانوانەیە بۆ ئەمریکا و ئەوروپا لێتان ڕازی دەبێت. ئەوانە ئامانجی خۆیانیان هەیە بە پێچەوانەوە ئەوانە کەسێک ڕێز لە دینی خۆی و لە براو خوشتی مسلمانی خۆی نەگرێ ڕێزی ناگرن، دەڵێن پیاوێکی زەعیفە بوو دەڵەیە ماستاو بۆ ئێمە دەکا. بۆیە ئەگە بەم دوایەش بێ هەڵوێستەکە بگۆڕدرێ باشە.